جورا ئەو بۆچی دەنووکلەیە بۆ ئاکە ئەمە یاری ئەەکەم ئەوێ بێتە لام بڵێ ئەوێ بێتە لەمە ناوی چییە؟ ناوی هەیە؟ ماهیران ماهیران بەڵێ ناوی ئاژەڵەکانە بێت جیاوازتر بن ناوی جیاواز و تایبەتیان هەیە بەڵێ بەڵێ فێر بووە قسەکە؟ وەڵای قساکە بەڵام هەوڵ لە جەوێکی ئەو هەیە تۆزێ قورسە بووی ینی نازەکا بە سەرمانە بەڵێ ڕۆڵا چەند زمان نەزانێ ئەڵی سیڤی تەقدیم کردەوە بۆ ئیش ئەمەش ئەوەی ینی وای لێ هاتوو تۆزێ خۆرستر قسە بکە بۆ چونکە بە کوردی قسەی لەگەڵەکەین بە عەرەبی قسەی لەگەڵەکەین چونکە ئێمە لە شوێنەکەی خۆمان ینی وەکو کەرکووک ئێستا کەرکووک ئێمە زۆربەی سێ زمانە و سێ زمانەکە ئەمش فێر ئاخر بووە شوێنەکەی ئێمەش نزیکی 24 کارمەند ئیشەکەن لەوێ ینی هەرێکی بە زمانی قسەی لەگەڵەکەن لە هەر سێ زمانەکەمان باشتروانە بە لەلایە یەک زمان فێریکەی کامیان باش زۆر زۆر باشترە یعنی ئێستا ئەگەر لە ماڵێک کابێ ئەمە تۆ هەر کەلیمەیە هەر وشەیەک بتەوێ قسەی لەگەڵا بکەی هەر وشەیە زیاد لە 12 جار بۆی لێبەرە و بەردەوام لە بن گوێی بێ ئێتر ئەو قسەیە بە 2 ڕۆژ 3 ڕۆژ فێرە بێ ئەگەر هەر وشەیەک بێ